ئەگەرچی تا ئێستا بڕیاری کۆتایی لەسەر وادەی بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق نەدراوە، بەڵام کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ئامادەکاریەکان بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەست پێ کردووە. بەرپرسی بەشی ڕاگەیاندنی لقی کەرکووکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان دەڵێت ئامادەکاریان دەست پێ کردووە و بۆ ئەو مەبەستاش 43 بنکەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران کراونەتەوە. لە خۆناغی ئامادەکردن بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە پێشنیارە مانگی گیانزی ئەم ساڵ ئەنجام بدرێ دەستمان کردووە بە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران. بۆ ئەم مەبەستە کۆمیسیۆنی کەرکووک 43 بنکەی کردوێتەوە لە سەرانسەر پارێزگای کەرکووک و پرۆسەکە دەستمان پێ کردووە لە 25 سێوی مانگی ڕابردەوە بە بەردەوامی ئەبێت تاکو 20 شواری ئەم مانگە. داوا لە هەوڵاتیانەکەین سەردانی ئەم بنکانە بکەن بە دڵنیابوون لە ناوەکانیانەوە هەروەها ئێمە ئاماژە ئەەکەین بە لەدایکبووی 2001 کە پێویستە سەردان کات چونکە لەبەرەوەی کە مافی هەیە بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای ئەم ساڵ بکات. ماوەی چەند ساڵێکە لە کاتی بەڕێوەچوونی هەر خولێکی هەڵبژاردن چاوخشاندنەوە بە تۆماری دەنگدەراندا دەبێتە کێشەی نێوان پێکاتەکانی شارەکە. ئەندامێکی تورکمان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاشکرای دەکات ئێستا عەرەبی سوننە لە کورد زیاتر هەوڵی هێنانی خێزانی هاوردە بۆ شارەکە دەدەن. ئەندامێکی لیستی برایەتیش دەڵێت هەوڵێک بۆ گۆڕینی دیموگرافیای کەرکووک و گواستنەوەی کۆبوونی خۆراک بۆ شارەکە هەیە. ئێمە لەگەڵ تەدقیق سجلات ناخبین حتا ئێستا لە مانگی بۆ مانگی 11 تقریبا 7 مانگ ماوە خۆی 2-3 مانگ بەسێتی تەدقیق زووتر بابیان تەدقیق بکەن و خصوصا ئێستا برا عەرەبەکان لە برا کوردەکان زیاتر هەڵمەت ئەیدەن بۆ تەجاوز لە مووسڵەوە حتا ئەمبار فەلوجە لە کەرکووکەوە ئێستا تەسبیت دەکرێت لأنه ملفات هەموو لە دەستیانەوە. ئەو کاتە ملەتی کەرکووک ئێمە کورد بێ تورکمان بێ عەرەب بێ ملەتی خەڵقی کەرکووک ئەبێن ئەقەلیە لە ناو ئەم بەرادەرانە. ئێمە بەڕاستی ئاگاداری ئەوە بین و بە هەموو ئەوانی کە باڵێن ئێمە لە کەرکووکین ئاگامان لەوە بێ کە ئەو خەڵکانی کە هێنراون بەشێکان هێنراون بە پرۆسەیەکی سیاسی بۆ گۆڕینی سیاسەتی دیموگرافی بەڕاستی لە کەرکووک و بەشێکشان حاڵەتی ئینسانی تایە حاڵەتی ئاوەری کە باڵێن کە شوێنەکانیان شوێنی شەڕ ئەوانە بووە ئاگامان لەوانە بەڕاستی کە تێکەڵی ئەو پرۆسەیە نەکرێن و ئاگامان لە گواستنەوەی بتاقە بێت بۆ خۆتان ئاگادارن خەڵکێکی زۆر ڕۆژانە هەوڵەدەن لە شارەکانی تری عێراقەوە بیتاقی تەمویلی نەقڵەکان بۆ کەرکووانە ئێمە لەبەرەوە بەڕاستی چاودێری هەموو ئەم وەزعانە بەهۆی کێشە سیاسیەکان و ناکۆکی نێوان پێکهاتەکانی لە دوای یەکەم خولی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە لە ساڵی 2005 بەڕێوەچوو کەرکووک لە بەڕێوەچوونی ئەو پرۆسەیە بێبەش کراوە تاکوی ئێستاش هەوڵێکەیە جارێکی تر کەرکووک هەڵبژاردننی تیادا نەکرێت و دۆخی ئەمنی و ئابووری و کۆمەڵایەتی شارەکە بەم شێوەیەی ئێستا بمێنێتەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.